سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس دەکەین. لەسەر ئەو قسە ئەەکەم کە بۆ نمونە دەستگێڕەکەیەتە ناو کۆڵانەکەەوە ئەوەستێ ژنەکە ئەچێتە بەردەرگا قسە ئەکات بێکسەر بە ڕووخۆشی و قسە خۆشی لەگەڵ یەکتریا مامەڵە ئەکەن، یعنی بۆ نمونە تویتی ئەویا بۆ ئیژیتی ئەویا ئەوەستی چ پێویست ئەکا بە پێکەنینەوە قسە لەگەڵ یەکتریا بکەن. ئەگەر بۆ نمونە ئێوە هیچ شتان لە بینە نەبێت، ئەگەر یەکێک لەو لاوە سێرتان بکە ئەڵێ ئەمانە شتێکیان لە بینە هەیە. پێویستە ئێمە کە ئەچینە لای دەستگێڕەکەیان هەر شتێکی تر بێ بە ڕفتارێکی جوان و مامەڵێکی جوان لەگەڵ ئەو کەسیا بدوین. دەست خۆش ینی کات هیچ پێویست ناکە کە دەستگێڕێکە ئەم دەستکەن بە قسەکردن و پێکەنین و سوحبەت و ئەمانە بۆی توایە ها ئەوە کێشەی بۆ دروست نەبێت. کات ئەم هاتۆ شتێکی لێ بکڕێ کاتێک کە ئەڕۆی ئەتەوێ شتێک بکڕی لە کەسێک، ینی پێویست بەم پێکەنین و سوحبەت و ئەمانە ناکە لە بینتانە هەبێ. ئەچم شتێکە کڕم لە کەسێک بەڵام بە شێوازەکەی کڕم لی شتەکەی لێوەرەگرم و تەواو پارەکەی ئێمێ. کاتە ئەمەیە کێشە بۆ زۆربەی زۆری ژنان دروست دەکات. یعنی هەر بەجددی ئەوە خاڵێکی زۆر جوان بوو بکە باست کرد. هەر ئەمەیە کێشە بۆ زۆربەی کچان و ژنان دروست دەکات کاتێککە تۆ ئەتەوێ شتێ بکڕی ئیتر چ پێویست بە پێکەنین و وەستانی زۆر و ینی جاری وا هەبوو ئەوەنە وەستاوە لەگەڵ ئەو دەستگێڕەیە ئەوەنەی ڕاگرتووە لە بەردرگاکەیانە وتێتی ئەمە چییە و ئەمە چی و ئەوەی شەر قسەی بۆ کرد و کاتێکی زۆریشان پێچووە. ینی من ژنێکیان جارێکیان پەیوەندی پێوە کردم کێشەیەکی هەبووتی مامۆستا من ئەمەە وەستام لە بەردرگا لەگەڵ یا دوایی هاتوومەتەوە مێردەکەم هەر کەوتوتە شکوگومان ئەڵێ تۆ پەرداخێکت کڕیوە، ینی دەستێ پەرداخە کڕی ئەم هەموو وەستانە چی بوو؟ چیتان باس کرد؟ ئەم هەموو وەستانە نیو ساعتان پێچوو بۆ دەستەیە پەرداخ کەواتە ئەمەیەوە ئاکات تۆ شتێکتەوێ بزانە چیت ئەوێ شتەکەی خۆتەکڕی بەبێ ئەوەی سوحبەت و پێکەنین بێ و شتەکەی خۆتەکڕیت و پارەکەی تویتە دەرەوە معزز مکەڕەم بۆی تر تووشی ئەم کێشانە نەبی. کەواتە بابەتێکی زۆر باشت باس کرد دەستت خۆش بێ.